ڕاستیەکەی ئەوەیە لە وڵاتی ئەمریکای هەرچەند نێوی دێمۆکراسی و مەیدانی دێمۆکراسی و پەرچەمداری یا ئاڵا هەڵگری دێمۆکراسی ئەو شتە بێت ئامانە هەن وەلی ڕاستیەکەی لە مۆردی ئەمریکای ئەوەیە لە ئەمریکا پارە قسە دەکات پارە دەڵێت چی بکەین و چ نەکەین قازانجی ئەمریکای قازانجی بەرهەم و حەولێک کە سەرمایەیەکی کە بێتە گیرفانیان قسە دەکات جا هەر دەورەیەک هەر کەسێک بتوانی بەو قسانێکە دەیکا بەو سیاسەتانێکە دەیگریتە پێش ئەوە تەزمینکە ئەو کەسەیە دەیباتەوە داناڵد ترامپ مەسەرەن نمونەیەکی زۆر چووکە و پێ بڵم کە ڕەنگە زۆر کەس هەر نەشزانی خەبەریش نەبی لە ئەمریکای بۆ نووسینی فەقەت نێوەکەت بۆی کە مەسەرەن نێو بنووسی بڵێ من لەو هەڵبژاردنەیدا بەشداری دەکەم 20 میلیۆن دەبی بدەیت 20 میلیۆن دلار ئەوە هەر لەوەیەوە بۆ کاندیدی هەر نێوت بنووسی جایدی هەر کەسێک بێ و دەیبێ و نایبێەوە کاری دوایە